گەنجەکان بوونتە سەبەب ڕئیسی لە تێکدانی فکری گەنجەکان لەناو خۆمان پێم وایە کە ئێمە دەمانەوێ با بڵێن وڵاتەکەمان پێشکەوی ئیش لەسەر ئەو فکرێ بکەین کو ئێمە حاولە ئەوەی بکەین کە گەنجەکان دوور بکەوین لەو شتی ئاینی نارێن با مەسەن گەنجەکان نەڕۆنە مزگەوتیان نوێژ دەکەینیان ئەو شتانە بەڵام فکرەکەیان بە جوانی تێ بگەین. من حەزەکەی من ئەو فکرێ داعش تەواو بیهستا لە عێراق ئێستا من حەزمانە چۆ ئەو مزگەوتێدا نصيحة عالم بكان بيش نبيان إيمنا فكر إسلام يعني عقل إسلام اختلافي هي يعني شلون بيشي من يعني داعش فكر إسلامي نية من حزة كيمن إسلام خونتي نية إسلام قتل وذبح مو إلا تشتي نية داعش فكري إسلام نية بناو لا إله إلا الله بناو ناوي خوا عالم كشن سنة كشن شيعة كشن همو كشن بس إيمنا إسلام ألواني من دینی ئیسلام سەردەمیانەیە معدەت سەردەمیانەیە بە نسبەی چاکە نەک بە نسبەی خراپە. هیوادارم لە مەلا بەڕێزەکان مامۆستا بەڕێزەکان هیوادارم شتی سەردەمیانەمان بۆ باسکەن. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستانیش یارمەتی دەربی لە بۆ مامۆستایەکە. بەڕاستی ئێستا ئەمە ڕاستە دەڵێن داعش نەمایە بەس داعش فکرەتی هەرمایە.